بگومان ئەوەی جێی دڵخۆشی و دەستخۆشیە ژمارەیەکی زۆر لە وەرزشەوانان هەیە کە بەشداری پاڵەوانێتیەکانەکەن و دوجاریش بە پلەیەکی باشەوە ئەگەڕێنەوە بۆیە ئەمڕۆ وەرزشەوانێکی کورد بەشداری لە پاڵەوانیتێکی نێودەوڵەتی RFL-دا کردووە بابزانین بەشداریکردنی ئەم گەنجە کووردە لەم پاڵەوانێتیە چ گرنگیەکی هەبووە پلەی چەنەمی بەدەستهێناوە هەروە باسێکیش لە وەرزشی RFL بکەین بابزانین ئەم وەرزشە چییە بە شێوازێکی گشتی لەسەر ئەم بابەتە گفتوگۆکەین ئێستا بە خۆشحاڵیەوە هۆکار حەکیم یاریزانی موایتای ئێستا لە ستۆدیۆ لەلامانە فەرموو کاکا هۆکار بەنی باش زۆر بەخێر بێت بەخێر هاتیت کاکە هۆکار بەنی باش بەخێر بێت سەرچاو پێمان بڵێ تۆ بەشداری پاڵەوانێتی نێودەوڵەتی RFL کردووە ئەم پاڵەوانێتیە چییە؟ کەی بەشداریشە کرد؟ پاڵەوانێتی RFL یەکێکە لەو کار و چالاکیانەی کە سەر بە ناوەندی وەرزشی کوردستانە ناوەندی وەرزشی کوردستان چەندین پاڵەوانێتیان هەیە لە یاریە فەردیەکان و زایدن لە یارە جەمعیەکانە و یارە جیاوازەکانیش پاڵەوانێتی RFL واتە ڕینگ فایتنگ لیگ کە بۆ ئەو یاریانە بێت کە لە ناو ڕینگاکرێت لە بۆکسێن و مویتای و کیکبۆکسین و وشودا واتە هونەرە بەرگریەکان بەڵێ بۆ یاری هونەرە بەرگری بەڵێ بۆ یاری هونەرە بەرگریەکان یاری قیتالەکان ئەم پاڵەوانێتیە لە 5 یاری پێگاتە بوو کە لە ماگما سکوێر کرا 5 یاری پرۆفیشناڵ 2 یاری مویتای یارێکی بۆکسین و یارێکی وشو یارێکی بۆکسین تۆ لە چه جۆرە یاریش من لە یاری مویتای بەشدارم کرد لە وەزنی 62 کیلۆگرام یەکەم جارتە لەو پاڵەوانێتی بەشدار ئەمە جاری دووەمە باش ئاستەکان چۆن بوو وە چەند وڵات بەشداری کرده بوو ئەم پاڵەوانێتیە لە نێوان 5 یاریزانی کورد و 5 یاریزانی ئێرانە بوو بە شێوازی پرۆفیشناڵ سپاس بەخوا هەر 5 یاریزانە کوردەکە توانیان براوە بن یەکەم جار بوو لە پاڵەوانێتیەکە هەموو کوردەکەم توان براوە بن لێرە دەستخۆشی لە هەر یەکێکیانەکەم زۆر سپاسی ناوەندی بەشی کوردستانەکەین بۆ ئەم کار و چالاکیانە زۆر باشە تۆ یەکەم جارتە بەشداری ئەم پاڵەوانێتیانە بکە یاخود چەند جارێک تریش بەشداری کورد و پلەی ئاو باشە بەدەستێنەوە وەکو یەکەم جار نەوەڵە چەندین جار بەشداریمان کردەوە لە دەریشەوە وەکو فێموتی ئەم جۆرە پاڵەوانێتیانە ناوەندی وەشی کوردستان ڕێگەخا بێ لەوەی کە پاڵەوانێتی هێن بۆ ناوخۆی کوردستان یاریزانیشان ناردووەتە دەرەوە من خۆم یەکێکم لەوێ زانانی پێشتر کە بە سپۆنسەری ناوەندی وەشی کوردستان بەشداری پاڵەوانێتیم کردووە لە وڵاتی تایلەند و لە وڵاتی جۆرجیا باشە کاکە هۆکار پێمان بڵێ لە کاتێکا تۆکو یاریزانێک کە بەشداری پاڵەوانێتیەکەکەی ئەو پاڵەوانێتیە چی بە تۆ ئەبەخشێ بۆ منە دوجار کاگەڕێیتەوە بە پلەیەکی باشیشەوە تا چەند وات لێ کاکە هێندەی تر گەرم و گۆڕتربی لەم یاریەیە گرنگی ئەم پاڵەوانێتیانە لە ناوخۆی کوردستان و لە شاری خۆتە ڕاستیەکەی زۆر نازانم چۆن ڕۆنی گەمەوە زۆر گرنگە من پێشتر چەند جارە چوومەتە دەرەوەی وڵات یاریم کردووە سەرکەوتوم بەدەست هێناوە لاچێ شوێنەکە زۆر گەورەتر بوو بێ ینی لە ڕووی ڕێخستن و لە هەموو شتێکەوە بەس هیچ شتێ ناگا بۆی کە لە شارەکی خۆتا سەرکەوتن بەدەستی لە ناو خەڵکی خۆتا لە ناو خزم و کەسوکاری خۆتا کە هاان تێنەوێ تایبەتمەندێکی خۆی هەیە زۆر باشە ئێستا بە خۆشحاڵیەوە بینین هۆڵەکانی وەرزش زۆر کراونەتەوە و هەم جۆرە وەرزشانەش ئێستا باش ڕاهێنانی باش هەیە کە خەڵکانێکی زۆر باش بەباشی ڕاهێنانیان لە دەروی وڵات وەرگرتو لێرە توانن چەند خوێندکارێکیانە بێ و گرنگیشی پێنەم جۆرە وەرزشە لە مناڵیەوە بکرێت بۆی کە جەستەی ڕابێت تۆ خۆت بۆ کاتی پاڵەوانێتەکان ڕاهێنانەکانی خۆت چۆنە جیاوازی ڕاهێنانەکانی ئەمە لەگەڵ یاریەکانی کات چیە پێمان خۆشە هەندێک لەو تایبەتمەندیانەمان بۆ باسکی جیاوازی ئەم پاڵەوانێتیانە کە یارە قیتالیەکان بە پێی وەزنە لە کاتێکە کە من یاریەکەم ئەوێ وەزنی خۆم و بەرامبەرەکەم هەمان وەزن بێت بۆی جیاوازی قووەت ڕوونەیەت ئێستا ناکرێم لەگەڵ یاریزانەکە یاریکەم 30 کیلۆ لەسەر و خۆمەوە بێت ئەو کاتە ئەو هێزی ئەو لە من زیاترە وەخۆ ئامادەکردن بۆ ئەم پاڵەوانێتیانە وەکو یاریزانی پرۆفیشناڵ تۆزێک قورسترە چکابێ بە هەموو شێ لە ڕووی بەدەنی لە ڕووی هزنی لە هەموو شێوێ خۆ ئامادەکەیت خۆ ئامادەکاری من نزیکی مانگ و نیوە 2 مانگی خیان لەم پاڵەوانێتیە لێرەوە دەستخۆشی لە مامۆستاکارزانەکەم خۆ ئامادەکاری ئەم پاڵەوانێتیم لەگەڵ ئەوە باشە خۆ ئامادەکردنەکەت ئەبێت چۆن بێت بۆ نمونە خواردن درەکەیتەوە خەو درەکەیتەوە ڕاهێنان کەیت کەمێک باسی ئەوانەمان بۆ بکە
ناخۆشترین شتی ئەم پاڵەنەتیان وەکو پێم وتی وەزن ڕێکردنەوەیە کە سەرەتا پێیان ڕاگەیان ئەم پاڵەنەتیمەیە نزیکی 70 کیلۆ ئەبوو بە 62 کیلۆیانیم کردایە ئەم چەندێک پێشۆ پێیان وتی کابێ بەشداری بکەیت و ئەبێت لە وەزنی 62 کیلۆیابی نزیکی 45 ڕۆژ باشە بۆ نەتوانیت 8 کیلۆ دابەزێنی بەڵێ بۆ ئێمە ئاسانە لاوەچێ بۆ کەسێکی ئاسایی تۆزێ قورس بێت بەس بۆچی بۆ ئێوە ئاسانە بۆ کەسێکی ئاسایی قورسە ڕاستێکی پرۆسەیە هەیە لە هەفتی ئاخیرا کرێ پێوترێ کەتینگ ینی وەزنی خۆ دای ناگریت بەس ئەی بڕیت ئەو لە گیانتان نایڵیت هەتا کاتێک کە پرۆسی وەزنگر ناگەیت دوایی ڕیکەڤەریەکەیتەوە ئەو خواردنە خۆیت بەس نەک ئەو بڵی خواردنی خراپ خۆی بۆی تووشی هیچ مزاعافاتێ نەبیت زۆر باشە بینە سەرەوەی کە ئەنجامدانی ئەم جۆرە پاڵەوانەتیانە ئەگەر بەردەوامی هەبێ و بتوانە گرنگی زیاتری پێبن و لە شاری سلەیمانیش بکرێت یان یاریزانە کان لە وڵاتی ئێرانەوە یاخود لە وڵاتان لە خواروی عێراق و عەرەبەکان بێنە ئێرە ئەتوانین زیاتی بڵێن ئەم وەرزشە بەربڵاوی بەخۆیەوە بینێت و خەڵک ئارەزومەندیە بێ زیاتر سپاس بەخۆ ئەم وەرزشانە بەربڵاوی زۆری بەخۆ بینیوە هەر لە پاڵەمەنتی ئارەفێڵی یەک ئەمە پاڵەمەنتی ئارەفێڵی 6 بوو کەکرا لە یەک هەتاکو پێنجیش لە خواری عێراق و لە ئێران و لە تورکیا و لە سووریا و لە لوبنانی شایزان هاتووە ینی وەکو پێم وتی ئەمە گرنگی تایبەتی خۆی هەیە بۆ ئەو یاریزانانی کە لە هۆڵەکانیشە بۆ خۆشی خۆیان یاریەکەن من خۆم پێشترێکی ئەملانی بۆ خۆشی خۆم یاری مەگە بەس کە بینیم گرنگی پێدرێ و کەسانێک هەن هاوکاری تاکەن لەم بوارەیە زیاتر بەرەو پێشوم هەتا ئەو کاتی گەشتم بە هەڵبژاردی ئێران باشە زۆر کات پرسیار لای هاوڵاتیانەوەی ینی بۆ نمونە لاەنە دایکێک حەزەکە مناڵەکەی مرجشە بەڵام ئەترسێت لەوەی کامە بەرەو ڕووبوونەوەی لەوانەی ئازاری پێ بگات ئازار بەلوتی بگا بە دەموچای بکە ئەم جۆرە وەرزشەش وەکو خۆت باشترە زانگە لە مناڵی و ڕاهێنانی پێ بکەی کەسێکی زۆر بە بەتوانە و تاقێکی باشیە بێ مەترسیەکانی چییە ئەگەر بۆ نمونە یاریزانێک ڕوبەڕووی بێتەوە یاخود لەبەرەوەی بەرگریە لە بێنێوان دوو کەسات چ شتێکی مەترسیەکە خەڵک لێ ترسێت مەترسیەکانی وەڵی من شخصی خۆم لە مناڵەوە لە 15 ساڵیەوەم یاری قیتالە ناگەم هەموو جارێکە نەفرێک پێم بەڵێ تاسە لوتە نشکەوە ئەن تاسە تووشی فڵانشت نەبووی سپاس بەخوا تووشی ئیسابی قورس نەبووم چکە ئەگەر بەشداری بتوڵات نەکەی بەشداری پاڵەنەکان نەکەی تۆ هیچ ڕوبەڕوونەوەیەکە نییە هەر بۆ خۆشی خۆ دەیکە ینی ویشە تووشی هیچ جۆرە ئازارێک تووشی هیچ جۆرە پێکانێک نابیت بەس کە چوویتە ناو پاڵەنەتەکانەوە یاریزان هەبووە بەبێت ئەوەی تەمبرین کات هاتووە بەشداری پاڵەنەتی کردووە ئەلەوە تووشی ینی پێکانی قورسە بێ ئەین تۆ جسمە ئامادە نییە و ئەکی دەژێر زەبرێکی زۆر زۆرە منیش لەو سا سەرنجیە مەڵم بزانم شوێنێک کرد گوێچکە و یاریزانانە دایمە مشکلی جۆ و لوت و ئەم شوێنانیان هەیە کە ڕوبەر ڕۆبن ڕاست لەخوا بەسیابێت تا ئێستا سپاس وڵات تەقیم هەبووە بۆ نمونە ئەم چاوم نزیکی 28 تەقەڵی پێوەی هەرێک جار و پاڵەوانێتیەوە بووە ئەو کە بەشداری یاری پرۆفشناڵەکەی ئەبێ چاوەڕێ هەموو شتێکی چکە هەم خۆت هەم یاریزەنی بەرامبەر بڕژەیەکی زۆر باشخۆیان ئەبوو ئامادە کردووە عادەتەن ئەوی حاڵەتانی کە لە یاری پرۆفشناڵە ڕۆیە لە یاری ئەمەچۆر ینی هواتەکانە ڕووناوی کە کڵاوەکەنە سەریان واقعی قاچ دەست ئەبەستن هیچ جۆرە هینێکی قورس ڕوونایە کاکە هۆکار لە کاتی پاڵاوانێتیەکانە بکە ڕوبەڕووی ئەو بۆ نمونە موسابە بوویتەوە بەڵێ ئەیتر تاو یارەکە کۆتایی پێێنان لە منەزەمەیەک بۆ منەزەمەیەک فەرقەکات لە بازی شوێن ئەگەر بیانەوێت شوێنەکان بۆ نمونە تووشی ڕەخنە نەبنەوە ئەگەر بۆ نمونە حاڵەتی خوێنبەربوون یان هەر شتێک یارەکە وەسن لە بازی منەزەمەی تریش ئەگەر ئەوێ خەڵک بەلای خوانە ڕاکێشن بە هیچ یارەکە ڕناگرن لە ساڵی 2022 لە ئەردەن بەشداری پاڵانتەیم کرد بەرامبەر یاریزانێکی ئەمریکی بووم سەری بەر ئەیرەم کرد ئەمەم تەقی تر دکتۆر هاتە سەر حەلەبە یارەکەی ڕاگرت هەچەند هەوڵمان نا یارەکە ڕناگرن بەزی تر بەداخەوەی کە یاریان ڕاگیرت یەکسەر و کات تۆ بە دۆڕا حساوی تۆ بە دۆڕا حساوی لەبەر سەلامەتی تۆیە ینی زۆر کاتەوانە بڕیار لێترێ بەڵام بینە خاڵێکی تر زۆر گرنگە بۆ نمونە تۆ بەشداری پاڵانتیەکەی پاڵپشتەکان تا چەند گرنگە بۆ نمونە تۆ لەوانەیە ئێستا کەسێکی کاگەر بێ بەشداریم جۆرە وەرزگا ئیشێکی خۆی هەبێ بۆ پشێ ژیانی خۆی
بەڵام نەتوانێت ڕاهێنانەکانی بەباشی بکە ئەگەر ئەو ماوەی پاڵەوانیتیە پاڵپشتی هەبێ بۆ نمونە سپۆنسەر بکرێت لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی پێداویستیەکانەوە لە ڕووی بۆ نمونە ئەو تاوکەرە خۆراکیانە نازانیەوە تا چەند بەکاری ئەهێنن لە ڕووی خواردنی تەندروستەوە بۆی کە تۆ ئەو ماوەی بەشدارە بیت کێشەی هیچ نەبێت بۆی کە بتوانانی زۆر بەباشی بە توانایکی باشە خۆ ئامادەکەی ئێوە پاڵپشتیتان هەبوو بۆم پاڵاوانیان ئەرکەکە هەمووی لەسەر خۆتانە وەڵاهی پاڵپشتیمان هەبووە من لێرەوە سپاسی کەرادە گروپ بەگەم کە سپۆنسەریان کردم بۆ سەپلیمنت و تاوگەرە خۆراکیەکان بۆم پاڵانەتیە ئەوان ئەکەوێتەوە سەر یاریزان خۆی ئێستا یاریزانێک ئەگەر هیچ چالاکیەکی نەبێ هیچ دەستکەوتێکی نەبێ کەس لە خۆ پاڵپشتی ناکە ینی ئێستا هەنە کەسیش هەیە هەر لە ماڵەوە دانیشتووە بەداخۆم قسەیەکەم چاوەڕێگە خەڵک بێت دەستی بگرێت من جاری وە هەبووە بە 6 مانگی پاڵانەتی نەبووە بەڵام هەر بەرداوام لە تەمرینکردن بۆی حازر بم ئەگەر خوا نەخواستە پاڵانەتێک هەبوو دایم ئەبێ جسمە حازر بێت دایم ئەبێ نەفسیان حازر بیت وەکو هاوکاریش لێرەوە زۆر سپاسی کاقوبا دەگەین کە بە هەموو شێوەیەک پاڵپشتی خۆی بۆ ئێمە سلماندووە زۆر سپاسێگەین کە هەم لە ڕووی شخصی خۆیەوە وەزایدەن لە ڕێگەی ڕێکخراوی ناوەندی کوردستانەوە ناوەندی بەشی کوردستانەوە کە هاوکاریان کردین باشە کاکەوکار پێمان بڵێ ڕەنگە زۆرێک لە یاریەکان لە تەمەنێکی مناڵیەوە دەست پێ بکەی دوجار ئاستێکی زۆر باشتر تەبێ وەگلەی کە لە تەمەنێکی گەورەیە دەست بۆ یاریانە بکەی مناڵێک ئەگەر حەزی لە یاری هونەرە بەرگریەکان بێ بە تایبەتی ژمای تای پێمان بڵێ چ مەرج و پێوەرەکەی ئەبێ لەو مناڵایە هەبێ یاخود پێشتر ڕاهێنەرەکە چی بە دایک و باوکەکە کە پێویستەکە زانیاری لەسەری هەبێ ڕاستیەکەی من خۆم لە تەمەنی پێوەندی 15 ساڵی دەستم بێت باشە لە چ تەمەنێکەوە ئاسایی ئەم لە هەشت تەمەنێکەوە بەڕای من کێشەی نییە بەس ئەگەر کەسێک لە مناڵیەوە دەست پێ بکات ئەو کاتە سیستەمی بەرگری جسمی بەهێزترە بێت واتە 5 ساڵ و 6 ساڵ و ئەوانە لەوانەشەوە ئەتوان بەس ئەوە تەمرین تایبەتی خۆی هەیە ناتوانێت ینی تەمرینی قورسیان پێ بکەیت باش مەرجەکان چیە کابل و مناڵایە هەبێ وەڵی مەرج لاشێکی ساخی هەبێ ینی چەند جارێک ئێمە لە قاکانە مناڵاتووە کێشەی خەمۆکی هەبووە کە تێکەڵی ئەو کومنیتیە بێ ئەو ناو مناڵی ترە بێت لە ڕووی نەفسیەوە ینی هەستاکە ئەمە جیاوازە جاری وا هەیە مناڵێکی تایە زۆر چالاکە لە هەموو شوێنێ ئاستاگانە گۆڕێ چاو لەوەگات ینی چەند جارێ بینیمانە باشە تای بووە لە ڕووی جسمەوە چۆڵی تۆزێ خەڵەو بووە بینیوەتی مناڵەتری بینیوە زۆر ینی چالاک و ڕەشی بووە ئەویش دەستی گرۆ بە خۆ گۆڕین ینی جسمی خۆی گۆڕیەوە باشە لەگەڵ چوونە دەرەوە باسی دەرەوەی وڵاتە کرد بەدەر لە پاڵەوانێتیەکان ئەوانە تا چەندیەوە ئاگادارەکرێنەوە یاخود شوێنێک هەیە کە بۆ نمونە ئێوە ئاگادارکە بۆ منە پاڵەوانێتێک لە وڵاتی تووشیا بەڕێواچە لە وڵاتی ئەردەن لە وڵاتی لوبناان ئێوە چۆن لەمانە ئاگادارە بنەوە کەسێکەیە بتوانێت ئەو پەیوەندیانە بۆ ئێوە دروستکات بەڵێ وەکو هەموو یاریزانێک پێویستە مەنێژەری خۆی هەبێت کەسێ هەبێت بەڕێوبەری بێت ینی ئیشەکانی بۆ ڕێبخە لای ئێمە سپاس بۆخوا شتەکان زۆر پێشکەوتوو ئێستا چەندین کەسمان هەیە یەکی لەوانە مامۆستا فەرهەنگ کە نەک هەر لە هەموو یارە قیتالیەکان ینی کۆنتاکتی هەیە لە هەموو وڵاتەکانە شخصی خۆم من دوێنێ مەچیان بۆ ناردەم وتیان سیڤی خۆ بنێرە هەر جایزانێک سیڤی بەقوت بێ لە پاڵەوانتەکانی دەرەوە بانگیەکەن بۆ 27 لە وڵاتی ئەبوزەبی پاڵەوانتێکی پرۆفشناڵ هەیە بۆ بەشداریکردن لەو پاڵەوانێتیە وتیان سیڤی خۆ بنێرە ئیشەڵا پلانی داهاتووش ئەگەر خۆم ئێستا ئەوەی کە زۆر تەرکیزم لەسەرێتی بەشداریکردن لە پاڵەوانێتی وان چامپیۆن لە وڵاتی تایلەند کەیتر گەورەترین پاڵەوانێتیە لە مۆیتە لە هەموو عالەمە ئومێد دەکەین چی بەشداری ئەو پاڵەوانێتیشکەی بە پلەی یەکەمەوە بگەڕێتەوە بۆ کوردستان کاکە هۆکار باسی ئەومان بۆ بکەم لە کاتێکا کە بۆ نمونە بە تۆ ترێ بەشداری پاڵەوانێتێک کە لە وەزنی ئەوەنە بۆ نمونە 62 کیلۆکە بە نمونە وەرگین ئەگەر تۆ بێت و لە کاتی پاڵەوانێتەکەیان نەوتوانی بێت بگەیتە وەزنی 62 بۆ نمونە 63 ئاساییە بۆ 1 کیلۆ لەگەڵ وەزنی 62 یاری بکە یا خود ڕێگە پێدراو نییە حتاکو 1 کیلۆ ئاساییە ئەتر ئەو ئەکەوێتەوە سەر پاڵەوانێتێکە بازێ جار کانسڵێکەنەوە بازێک جار بەسەر نهاتۆ خۆ ناسپاس بەخوا تا ئەسەم هیچ کێشەی وەزن نەبوو بەس ڕەفیقم هەبووە جاری بازە جاریش بە دۆڕا حسابی
هاوڕێم هەبووە چون بەشدارین پاڵانتیکەی نەیتوانێت بگاتە ئەو وەزنەی خۆی بە دۆ ڕاحسابوو بازێ جاریش ئەم یاریانە لەسەر تایتڵە ینی لەسەر پشتێنێکە کرێت ئەڵێن ئەگەر شیوەیتەوە پشتێنەکە بەرناوی چکە تۆ نەگەشتی بە وەزنەی خۆ باشە کاتە ئێوە بەردەوامیش ئەبێ ئاگاداری خشتی خۆراکی خۆتان بەردەوام کە بەردەوام لە سیستمێکی خۆراکی گونجاوی خۆتان هەیە و بە لەسەرەوە بەردەوام بن وەڵی خواردنی خۆمان زۆر خۆشە بعضێ جار ئەیشکێنی بەس کە نزیکە بیتەوە لە پاڵانتی بە هەموو شێوەیەک ئەنی بە نزیکی مانگ نیوە دوو مانگ ئەبێ شتە سەر سیستەمێکی خۆراکی باش وەزایدان سیستەمێکی خەوی باش ئەبێت چی بخۆن زۆر بۆ منە لەو کاتانەیە لەو کاتانە یعنی زۆرتر گرنگی پێبەن و بیخۆن وەکو جسمی مرۆڤ پێویستی بە کاربۆهیدرایتە بۆ ئەوەی کە جوڵەیەکی زۆر بکات کاربۆهیدرایتێکی باش وەزایدن پرۆتینێکی باش زۆر باشە وەکو دوایین پرسیاری من هیچ پاڵەوانێتێک هەیە لە پێش بێت و تۆ بتوانانی خۆتی بۆ ئامادەگەیتر لە ناو خۆ بێ یاخود لە دەرەوە بێ وەکو پێم وتی ئیشەڵا لە پلانمایە بەشداری کەمپێکی ڕانان کەم لە وڵاتی تایلەند لە مانگی شەشە وەزایدن خۆ ئامادەکردن بۆ پاڵەنەتی وەن چامپیۆن هەر لەوێ ئەنجامەن زۆر باشە دەستە خۆش بکات ماندوو نەبی ئومێدین بەشداری و پاڵەوانێتیانە بکەیت و جارێکتر بە پلەیەکەم و بگەڕێتەوە بۆ کوردستان ئێوە شانازی سپاس بۆ